بەردەوامبوون لەسەر کیتۆ بەردەوامبوون لەسەر کیتۆ بەڕاستی زەرەرێکی زۆر ینی گەورەی هەیە تایبەت بە گەوران کاتێکە یانوێ خۆیان دابەزێنن سەکیتۆەکەن ئەمە کاریگەری خراپی چێم خۆ دابەزانە و کاریگەری باشیشی چییە؟ ئێمە وەکو پسپۆڕانی خۆراک باشترین ڕژیم بۆ دابەزاندنی خۆراک ئەوەیە کە تۆ کەلەرێکە و کەم بکەیتەوە وزە کەم بکەیتەوە بەڵام وزە کەمکردنەوە باشترین هەتا ئەم دقەی کە من بۆتان ینی باسیەکەمکا پێ باسی مێدەتێریان دایەکەواتە خۆراکێک دەوڵەمەند بێت لە هەموو پێکاتەکان بەڵام وزەی کەمتر بێ باشترین ڕجی بۆ دابەزاندنی کێش کەمکردنەوەی وزەیە نیچان ئەگەر تۆ لە ڕۆژێکا 2500 کیلۆکەلەری و پێویست بێت ئەگەر تۆ 1500 کیلۆکەلەری وەرگری یانەوە تا مثلەن بۆ نمونە 1800 کیلۆکەلەری وەرگری بەڵام لە پێکهاتەکان واتە پرۆتینی بە تەواوەتی وەرگری پرۆتینی تەواوەتی وەرگری چەوری تەواوەتی باش وەرگری و لەگەڵی شایە شەکر ئاڵۆزەکان وەرگری ئەمە باشترین ڕجیمە بۆ دابەزاندنی کێش چی تۆ ئەم جۆرەکانی تری پرۆگرامی خۆراک بۆ دابەزاندنی کێش بەڕاستی باش نییە ئەگەر مەوزوعی کیتۆ بۆ دابەزاندنی کێش بکەی ئەمە ئۆپشنێکی زۆر خراپە و باشترین ئەوەیە کە تۆ با بڵین وزەکە وەکو دیسانە و دووبارەیەکەم وزەکەم بکەیتەوە لە جیاتیەوەی کیتۆ بکەیت چکە بەردەوامبوون لەسەر کیتۆ بەڕاستی زەرەرێکی زۆر ینی گەورەی هەیە بۆ نمونە ئەوانەی کە ئەگەرەتەوێ مەسەلەن گورچیلەکانە لە دەست بدەیت و کورچی لە مشکلە بێ بەڕاستیە بێ بەردەوامبوون لەسەر کیتۆ گورچی لە دەسەدەی بەردەوامبوون لەسەر کیتۆ مەشاکلی خوێن هین چاوریەکانی خوێن و مەشاکلی هەموو بابەتە گرفتەکانی تەندروستی ئەگەر بەردەوامبوون بێ لەسەر کیتۆ هەمووی لەگەڵایە بەڕاستی.